کاتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە دڵخۆشحاڵم بۆ جارێکی تران لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تری دیالۆگ. ئازیزان لە حوتی مانگی ئۆکتۆبرەوە لە بدایەتەوە بە هێرشی حماس بۆ سەر ئیسرائیل و دواتر هێرشێکی زۆر بەرینی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزا شەڕێکی قورس لە ئارادایەوە لە هەردوو لاوە بگرە بەشێکی زۆر لە خەڵکی فەلەستین لەو شەڕەدا گیانم بەخت کردووە. پرسی مەسەلەی فەلەستین و چۆنیەتی هەڵست و کەوتکردن لەگەڵ ئەم پرسە لە دەرەوەی ئەو ناوچەیە لەلایەن چەپەکانەوە مۆزوعێکی ڕۆژە. چەپەکان بەو مەسەلە چۆن بەرخورد دەکەن زۆر جار کە بۆ پشتیوانی لە مەسەلەی فەلەستین کە دێنە سەر شەقام شان بەشانی هێزە دواکەوتوەکان و تۆندڕەوە ئیسلامیەکان دێن لە خۆ پیشاندن یا ناڕەزایەتی دەرەبڕن. لە هەمان کاتدا لە ڕۆژاوای کوردستانیش ئێمە ئەبینین کە دەوڵەتی تورکیە بە چڕی خەریکە ڕۆژاوای کوردستان هێرشی کردوێتە سەری بردمانێکە و خەڵکێکی زۆر گیانیان لەدەستاوە لەباری مادیەوە زیانێکی زۆری پێگەیشتووە. پرسینەتەوەی ئەبێتە مەسەلە هەم لەسەر مەسەلەی فەلەستین و هەروەها لەسەر مەسەلەی کوردستان. پرسینەتەوەی چۆن ئەبێ هەڵسوکەوتی لەگەڵ بکرێ، چەپەکان بە مەسەلە چۆن بەرخۆ دەکەن. ئەمان و چەند پرسیارێکی تر پێشکەش بە بەڕێز پێشڕۆ محەممەد نووسەر و لێکۆڵەری فەلسەفی ئەکەن کە بەشداریان بەرنامەیە. کاک پێشڕەوە بەخێربی بۆ بەرنمەیە. زۆر سپاس. کاک پێشڕۆ هەروە لە پێشێکەکە ئاماژەم پێکرد ئەو شەڕە ئێستا لە ئارادایە لە فەلەستین، تەمەن لە ڕۆژاواش لە ئارادایە، بەڵام هەموو مێدیای دنیا بێدەنگیان لێ هێناوە گوێی خۆیانیان لێ خەواندووە، بەڵام تورکیە هەر بەقەت ئیسرائیل چۆن هێرشی کردوێتە سەر غەزا ئەویشەوە هێرشی کردوێتە سەر ڕۆژاوا. بۆ پشتیوانیکردن لە مەسەلەی فەلەستین چەپەکان کە دێنە سەر شەقامشان بەشانی هێزە تۆندڕەوەکانی ئیسلامی لە سەر شەقامەکان دەرەکەون. چۆنە بێ هێزە سیاسیەکان چەپ بە تایبەت لە ڕۆژاوا هەڵسوکەوت بکەن لەگەڵ ئەم مەسەلە، پشتیوانی بکەن نەیەن چی بکەن؟ زۆر سپاس کاک مەحیا. سەرەتا پێویستە ئاماژە بە چەند خاڵێک بکەین لە چەپ و پرسینەتەوەی، بەڵام پێشە بەر لە هەر شتێک پێویستە بە خەڵک بڵێن بە تایبەت لە کوردستان کە زۆر جار لە ناو ڕەوتی لیبرال و لە ناوڕەوتی کۆنزەرواتیڤ و یان ڕەوتی ڕۆشنبیرانی پۆستمۆدێرنیستدا بەردەوام ئەمە دووبارە دەکرێتەوە کە چەپ مردووە، چەپ باوی نەماوە، چەپ هێز و هەژمونی نەماوە. ئەمە دەیسەلمێنێت لە خۆرئاوە بە تایبەتەوەی پێی دەگوترێت وڵاتانی خۆرئاوە، دەیسەلمێنێت ئەمە بە پێچەوانەیە. ئەمە پرسی فەڵەستینی کردوتە پرسێکی هەژمونی لە ئاستی جیهانیدا، چەپە کردوێتی بە پرسێکی هەژمونی کە بتوانێت بە سەرتاپای زەویدا بڵاو ببێتەوە. هەروەها ئەگەر سەیری شەقامەکانی سەترە میترۆپۆلەس گەورەکانی وڵاتانی خۆرئاواش بکەین، چەپ بە فراوانی ئامادەیە پرسی فەڵەستینیشی کردوتە پرسی ڕۆژ. ئەمە خاڵێکە ویستم هەر وەکو ڕوونکردنەوە، بەڵام وەکو وەڵام سەرەتا چەپ لە مێژوودا ئەگەر سەیری چەپ بکەین بە تایبەت کە لە سەتەرە میترۆپۆلەکانەوە سەر هەڵدەدات، چەپ لەگەڵ پرسینەتەوەییدا دوو ئاراستە بووە، دوو لایەن بووە، واتە یەک بۆچوونی ڕوون و ڕاشکاوی سەبارەت بە پرسینەتەوەیی نەبووە. من لە کتێبەکەمدا بناوی مارکسیزم و پرسینەتەوەیی بەشداریەکی نوێ لە دیالکتیکی نەتەوەیی و نەتەوەییدا کە چەند ڕۆژێک پێش ئێستا بڵاوبووەوە و لە وێبسایتی 49 کتێب لە وڵاتی سوید بەردەستە، بە دوور و درێژی چوومەتە ناو وردەکاری مێژوویی تیۆری مارکسیزم و چەپ لە پەیوەندیدا بە پرسینەتەوەیەوە. لێرەدا ناچمە ناو وردەکاریەوە چکە کاتی ئەوەمان نێگەر بینەران و بیسەرات حەزکەن وردەکاری مێژووی فکری و فەلسەفی و سیاسی ئەم بابەتە بە وردی بزانن و بە تایبەتیش کە من لە پەرسپێکتیڤ و ڕوانگەی مرۆڤی کوردەوە بیرمەند و بیرکەرەوەیەکی کوردەوە نووسیومە ڕوونتر بە تایبەت بەرکەوتنی لەگەڵ ئێمەی کووردا دەبێت. بەڵام بابێم سەر وەڵامی پرسیارەکە لە چەپ وەکو باسم کرد، چەپ دوو ئاراستە بووە. ئاراستەیەکی پرسینەتەوەیی کردووە بە قوربانی لە ژێرناوی پرسی کرێکاران نیشتیمانیان نییە، لە مانیفێستی پارتی کۆمۆنیستدا هاتووە کە پرۆلیتاریان نیشتیمانی نییە. بەڵام هەر لە مانیفێستی پارتی کۆمۆنیستدا خاڵێکی دیکە هەیە کە
باس لە ڕزگاری نەتەوەیی وەکو بەشێکی خەباتی چینایەتی دەکات بە تایبەت چاوی مارکس و ئەنگلس لەسەر پۆڵەندایە لەو سەردەمەدا پاشانش کە دێنە سەر پرسی ئیرلندا بەو مانایە مارکس و ئەنگلس سەرڕای ئەنتەرناسیۆنالیست بوونیان و سەرڕای داڕشتنی ئەو دروشمەی کە کرێکاران نیشتیمانیان نییە بەڵام ئەوەشیان لەبیر نەکردووە کە پرسی نەتەوەیی بەتای نەتەوە ژێردەستەکان بەش دەبێت بەشێک بێ لە خەباتی چینایەتی واتە نابێت لە ژێرناوی خەباتی چینایەتیدا پرسی نەتەوەی سەرکوت بکرێ. مارکس لە پەیوەندیدا بە پرسی ئیرلنداوە باس لەوە دەکە کە لە بریتانیا و لە ئیرلندا دوو فۆرمی خەبات هەن فۆرمی خەباتی پرۆلیتاریای بریتانی فۆرمێکی کۆمەڵایەتیە واتە لەگەڵ هێزی سەرمایەداری بریتانی دەکەوێتە جەنگەوە بەڵام لە ئیرلندا پرسەکە پرسێکی سیاسیە واتە تەنها کۆمەڵایەتی و ئابوورنی واتە هەر ئەوە نی چێ پارەی پێ چێ پارەی پێ نییە بەڵکو پرسی سەربەری تاکیشە چونکە ئیرلندا لەژێر داگیرکاری بریتانیادا هەر لەبەرەوەشە ئەنگلس دەگات بەو دەرەنجامەی لە پەیوەندیدا بە پرسی ئیرلنداوە هەر نەتەوەیەک ستەم لە نەتەوەیەکی دیکە بکە نەتەوەیەکی ئازاد نییە. جا بۆیەشە مارکس کاتێک لە خاڵێکدا ئاماژە پێشنیار بۆ پرۆلیتاریای بریتانی کە پرۆلیتاریایەکی بەهێزە لەو سەردەمەدا دەکات ناڵێت پرۆلیتاریای بریتانی و پرۆلیتاریای ئیرلندی یەک گرن دەڵێت پرۆلیتاریای بریتانی پێویستە پشتیوانی لە خەباتی گەلی ئیرلندی بکە کەواتە لە ڕوانگەی مارکسەوە سەرتاپای گەلی ئیرلندی بە بۆرژوازیەکەیەوە بە وردە بۆرژوازیەکەیەوە بە پرۆلیتاریەکەی و بە بێکارەکە و بە کۆیلەکەشیەوە لە ژێر هەژمونی بریتانیادا ڕاستەخۆ دەچەوسێنرێتەوە واتە چەسانەوەکە چەسانەوەیکی سیاسی شەنەک تەنها کۆمەڵایەتی لەمڕۆوە پرسی نەتەوەیی دەبێتە پرسێکی گرنگ بەڵام هێشتا بە ناڕۆنی دەمێنێتەوە کێشەی مارکس و ئەنگلسەوەی ڕوانگەیان بۆ پرسی نەتەوەی ڕوانگەیەکی ئەوروپیە واتە تێڕوانینی هەردووکیان لە پرسی ئیرلندا و پۆڵەندا تێناپەڕێ ئەنگلس لە کۆتایەکانی تەمەنیدا باس لە وڵاتانی بەلکان دەکا کە دەبێت پێویستە ڕزگار ببن لە ژێر دەسەڵاتی عوسمانی بەڵام هێشتاش ڕوانگەکەی ئەنگلسیش هەر لە ئەوروپا تێناپەڕێت چونکە لە ژێر دەوڵەتی عوسمانیدا ئیمپراتۆرەتی خلافەتی عوسمانیدا سەدان نەتەوەی دیکە ژێردەستن نەک تەنها نەتەوە ئەوروپیەکانی باڵکان وڵاتانی باڵکان کەواتە بۆ نوە عەرەبەکان ژێردەستن کوردەکان ژێردەستن زۆر گەلی دیکە ژێردەستە بەڵام ئەنگلس دیسان هەر ڕوانگە ئەوروپیەکەی خۆی دەپارێزێ لەوێدا دوای دێت سەر لینین لە ڕووی پراکتیکی سیاسیەوە لە ناو مارکسیزمدا داڕێژەر تازەگەرترین داڕێژەری تیۆری سیاسی بۆ پرسی نەتەوەی بەتایبەت لە نامیلکەکەیدا لە 1950 بە ناوی مافی چارەی خۆنووسینی نەتەوەکان بەس لینینیش دەکەوێتە کێشەوە دیسان لینینیش ڕوانگەی لەگەڵ ئەوەی کە لینین پێی وایە جیاواز لە هەموو مارکسیستەکانی دیکە سربەخۆیی نەتەوەیی پرسێکی سیاسی دیموکراسی سیاسیە نەک پرسی ئابووری و کۆمەڵایەتی و کولتوری یاخود سایکۆلۆژی لە ڕوانگەی ستالینەوە یاخود کولتوری بە داوای لێبردنەوە لە ناو کتێوەکەشان ئاماژتان پێ کردووە ئەوە لە مقابل ڕۆزا لوکزامبورگەوە ئەڵێکەوە لە بۆچوونی ئێکۆنۆمیسەوە ڕوونکەمەوە بەڵێ لە ڕوانگەی مارکسیستە نەمساییەکانەوە کە نەتەوەکانی ژێر دەسەڵاتی ئیمپراتۆریەتی نەمسا هەنگاریە ئەو سەردەمە زۆر بوون مارکسیستە نەمساییەکان پێشنیاری سەربەخۆیی ئۆتۆنۆمی کولتوریان دەکرد ستالین پێ نەتەوە وەکو دیاردەیەکی سایکۆلۆژی دەبینێ خراپتر لەوانی دیکە ڕۆزا لوکسمبۆرگ وەکو شتێ دیاردەیەکی ئیکۆنۆمیستی دەیبینە لینین وەکو دیموکراسی سیاسی دەیبینە بەڵام ڕوانگەکەی لینینیش لە دەروی گرفت نییە بۆ نمونە هێشتا لینینیش ناتوانێت ئەوروپای سنتەری بوون بەجێبێڵێ بۆ نمونە سربەخۆی سیاسی تەنها بە دوو گەلی ئەوروپی نەتەوەی ئەوروپی دەدرێت کە لە ژێری ئیمپراتۆریەتی ڕوسیای قەیسەری دێنە دەرەوە فینلەندا و پۆڵەندان بەڵام دەبینی هەر هاوکات ئەوەی کە شۆڕشی ئۆکتۆبەر سەردەکەوێت کەمال ئەتاتورک کە لە تورکیا دێتە ئاراوە بۆ دامەزراندنی کۆماری نوێی تورکیا کە لە 23دا دەمەزرن ئەو کاتەکە لە ژێر هاوکات دەوڵەتی عوسمانی لە ڕێگەی ئیمپراتۆریەتی عوسمانی ببورنە ڕێگای هێزە ئیمپراتۆریەکانی وەکو بریتانیا و فەڕەنسا هەڵدەوە شێندرێتەوە هەڕەشە لەسەر کۆی تورکیا هەیە هەتا تەنانەت گرتنی ئەستەمبولیش لە ئارادایە لەلایەن هێزە بریتانیەکانەوە کەمال ئەتاتورک لەو سەردەمەدا استراتیژی دامەزراندنی دەوڵەتێکی سربەخۆی سۆڤەرێنی سربەخۆی تورکی دەباتە پێشەوە لەو ڕوانگەیەوە لینین دەکەوێتە پشتیوانیکردن لە کۆماری لە هێزە تورکە ناسیۆنالیستەکان چونکە ئەوان ناسیۆنالیستە تورکەکان بەڕابەتی کەمال ئەتاتورک دوو
بۆ چوون دەخەنە ڕوو. یەکەم بۆ چوون ئەوەیە کە لەلایەکەوە فەناتیسیزمی ئیسلامی لە هەڵکشاندایە لە دژی کۆمەلگایەکی سیکۆلار و مۆدێرن، لە لاکەی دیکەوە هەڕەشەی ئیمپریالیزمی بریتانی لە ئارادایە. کەواتە لینین لەم بینەدا دوو خاڵ دەخاتە ڕوو. یەکەم ئەوەی کە لە بەرامبەر بە فەناتیسیزمی ئیسلامی پێویستە ئێمە پشتیوانی لە ناسیۆنالیستەکان بکەین. دوو لە بەرامبەر بە هەڕەشەی ئیمپراتۆریەتی بریتانی ئیمپریالیزمی بریتانی پێویستە ئێمە پشتیوانی لەگەلی تورکی بکەین. بەڵام لە پرسی فەناتیسیزمدا زیاتر مەبەستی کەمال ئەتاتورک کوردە. لێنینیش باش ئاگادارە بەتایبەت بە نێردراوی کۆمیسیارانی خەڵک، نێردراوی کۆمیسیارانی گەلان لە ئەنتەرناسیۆنالی سێ لە کۆمنترنا بەڕوونی ئاماژە بە کوردەکەن کە لە هەڵکشاندا. بەڵام هێشتا لینین ئەم بابەتە دەخاتە پێهینەوە پراوێزەوە، چونکە پێی وایە سەرکەوتنی تورکیا شکستێنانی ئیمپریالیزمی بریتانیا. لەسەرم بابەتە بمێنینەوە. ئەگەر پێت باش بێ با لەسەرم بابچۆن بە پرسی ئەو ڕۆژمان مربوطە لەسەر مەسەلەی زۆر جار ئاوا هاتوۆتە پێشەوەی سێشەوە بینین بۆ دژایەتیکردن لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیمپریالیزم و لەگەڵ ئیسرائیل کە هاوپەیمانی ئەمریکایە ئەبینین چەپ خەریکە هەمان ڕەوش بەکارێنێت، هەمان ڕۆژ بەکارێنێ بەبێ ئەوە خۆی پێی خۆش بێ کەوێتە پاڵ ئیسلامیەکان وەکوێتە پێی وایە ئەوە دژایەتیە لەگەڵ و لە ئەوروپاش وایە. من یەک نمونەی چکۆلت بۆ بێنمەوە لە شاری یەتۆبۆری مزگەوتێکیان دروست کرد، ڕاسیستەکان مخالفیەوە مزگەوتە بوون. چەپەکانی ئەو شارە چون بە دژی ڕاسیستەکان ئەو ڕۆژە هەمان ڕۆژ کە ئەوانیش دینیان کردبوو مزاهرەیان کرد. ڕۆژنامەی یەتۆبۆری پۆستنی ئەو شارە نووسی بووی تەرەفدارانی لایەنگرانی مزگەوت ئەوانەی وا دژی مزگەوتەوە بوونیانی چەپەکان ئەمەڵەن بوون بە پشتیوانی مزگەوت بۆ ئەوەی ئەیانویست لە مەقابڵ ڕاسیستا ڕاوەستن. ئەم کێشە زۆر کێشەیەکی قوڵە، چۆن دەبێ حەل بکرێت؟ کێشەی چەپ کێشەیەکی لەوە قوڵترە بەڕاستی کە پشتن هە لە پشتیوانیکردنی مزگەوتێکدا کورد ببێتەوە. زۆر لەوە نمونە هێناوە. بەڵێ لە نەم نمونانە بەتایبەت لە ئەڵمانیاش زۆرن کە من تێدا دەژین، بەتایبەت لە شارێکی وەکو بەرلین. بەڵام یەکێک لە کێشە بنچینەکان کە دەمیست بڕۆم قسەی لەسەر بکەم، بەڵام بەڕێزت باش بوو زیاتر وروژاندت، پرسی تێگەشتنی کلاسیکیە بۆ دیاردەی ئیمپریالیزم. لە سەردەمێکدا تیۆرەکەی لینین سەبارەت بە ئیمپریالیزم وەکو باڵاترین قۆناغی سەرمایەداری لە سەردەمێکدا ڕاست بووە، بەڵام ئەمڕۆم کار ناکەم تیۆرە. لە سەردەمێکدا ڕاست بووە کە وڵاتانی وەکو ئێران و تورکیا و چین و ئەم وڵاتانەی کە بەتایبەت یاخود هەتا بەشێک ئێمە کە پێویستە باسیکە کۆلۆنیالیزمی عەرەبیش کە لە دواییدا گەشە دەکات. باشتێ بۆ لە سووریا، لە عێراق، لە میسر، لە جەزایر، لە تونس کۆلۆنیالیزمی عەرەبیش گەشە دەکات کە زۆر دوای هاتنی لینینە ئەم گەشەکردنە تازانە. چەپ هەر لە ناو ڕوانگە کلاسیکەکەی سەردەمی لینیندا ماوەتەوە. هێشتا تیۆری کلاسیکی ئیمپریالیزم کە لینین لە 1950 دای دەڕێژێت تێی نەپەڕاندووە چەپ. هێشتاش پێی وایە جیهان لە سەردەمیەوەدایە کە تەنها ئیمپراتۆریەتی سەرزەوی بریتانیایە، تەنها ئیمپریالیزمی سەرزەوی بریتانیا ئێستا ناوەکەی گۆڕاوە بۆ بە ئەمریکا هەڵبەت، چکە دواتر بەدرەنگەوە ئەمریکا دێتە بە دیاریکراویش لە دوای لەگەڵ جەنگی دووەمی جیهانی دێتە ناو مەیدانی سیاسەتی جیهانیەوە. بەڵام چەپ ئەم کێشەی ئەمە یەکێک لە کێشەکانی چەپ. دوو چەپ ڕوان تیۆری ئەنتی کۆلۆنیالیستی لەگە تیۆری ئەنتی ئیمپریالیستی تێکەڵی یەک کردووە. بۆ مانایە چۆن یعنی ئەو وڵاتانەی پێشتر ژێردەسەی کۆلۆنیالیزم بوون، ئێستا کۆمەلگای پۆست کۆلۆنیالن یان کۆمەلگای پاش کۆلۆنیالن، ئەم کۆمەلگایانە ئێستا خۆیان بوونێتەوە بە کۆمەلگای کۆلۆنیالیست، خۆیان بوونێتەوە بە هێز و دەوڵەتی کۆلۆنیالیست. چەپ ناتوانێت لەگەڵ ئەم گەشەکردنە تازانە بڕوە. ئەمە یەکێک لە خاڵە زۆر بنچینەیەکان کە چەپ ناتوانێت بۆ نمونە پەیوانیە ئێران کە دەتوانێت دەوڵەتێکی کۆلۆنیالیست بێ یان دەوڵەتێکی ئیمپریالیستی هەرێمی بێ لە ناوچەکە، یاخود تورکیا کە تەنانەت ئەندامی دووەم گەورەترین سوپای ناتۆیە، ئەندامی ناتۆیە، هەتاکو ئێستانا تێڕوانینێکی ڕوونیان نییە بۆ ئەوەی کە ئایا بەڕاستی تورکیا کۆمەلگایەکی کۆلۆنیالیست ئیمپریالیستە یان نا، دەوڵەتێکی کۆلۆنیالیست ئیمپریالیستە یان نا. شەیتانێکیان دۆزیوەتەوە لە سەرزەوی، ئەویش ئەمریکایە، هەموو تاوانەکانی پێدا هەڵدەواسن، هەر شتێک بە ئەمریکا بەرپرسە، هەر شتێک ڕوودا. هەڵبەت ئەو قسانەی من نابێت بچێتە
ئەوەی کە بڵێنەمە بەرگری لە ئەمریکا دەکات نەخێر بە پێچوانەوە من ڕوانگەی من ڕوونە بەرامبەر بە هەژمونی ئەمریکی لە ئاستی جیهانیدا بەڵام کێشەکە ئەوەیە کێشەی زۆر بنچینەی لە چەپدا هەیە بۆ شاردنەوەی کێشەکانی بۆ نەبوونی تیۆرێکی ڕوون سەبارەت بە وڵاتانی کۆلۆنیالیستی وەکو ئێران و کۆلۆنیالیزمی عەرەبی کە بە زمانی عەرەبی پێدەوترێت تعریب یاخود بە عەرەبی کردن لە سەردەمی دەوڵەتنەتەوەی مۆدێرنی عەرەبیەوە دەست پێ دەکات بە دیاریکراویش لە 4-5 وڵاتی عەرەبیدا کە خەریکی تواندنەوەی گەلانی ناعەرەب بوون لەم ناوچەیە بۆ لە ناو عەرەبیدا بیانتوێنەوە لەوانە جووەکان ئەمازیغیەکان کوردەکان لە ئینسایکلۆپیدیای بریتانیکادا نووسراوە کە جووەکان و کوردەکان تەنها گەلن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شکستیان بە پرۆسەی بە عەرەبیکردن هێنا پرۆسەی دی عەرەبیزەیشن پرۆسەی لە عەرەبی خستن دەستی پێکرد چەپ ئەم ڕوانگانەی نییە بێت ئەم دیاردە و گەشە سەرنە تازانە بخوێنێتەوە لەبەر ئەوە ڕوانگە ئەنتی ئیمپریالیستیەکەی هێندە کلاسیکە وای لێ کردووە تەنانەت هەموو کاردانەوەکان بەرامبەر بە مۆدێرنیتە کە ئێوانێ ساپیان وایە مۆدێرنیتە خۆرئاواییە بەرامبەر بە ڕۆشنگەری بەرامبەر بە کۆمەلگای مۆدێرن بەرامبەر بە فەلسفەی مۆدێرن کە لەناو هەناوی پێشتر لە ئەوروپا لە هەناوی بزوتنەوە ڕاستڕە و فاشیستەکانەوە دەهات ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەناوی بزوتنەوە ئیسلامیستیەکانەوە دێ چەپ لەبەر ئەوەی ڕوانگەیەکی ئەو تۆی ڕوونی نییە ناتوانێت لێک نزیکی ئەو بزوتنەوانەی کە بەرامبەر بە ئیمپریالیزمی خۆراوە دیارە من بەدگومانم بەرامبەر بەوەی کە ئەم بزوتنەوە ئیسلامیستیانە خەبات بن لە دژی ئیمپریالیزم بە پێچەوانەوە هێندەی خەباتن بۆ سەرکوتکردنی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر و زیاتر خستیا بۆ دواوە بردنەوەیانە هەتا ئەوەی بەرەو پێشەوەی ئەمەرە چەپەی وایمە کاردانەوەی بەرامبەر بە ئیمپریالیزم کەواتە پێویستە پشتیوانی لێ بکرێ لەمڕۆ دەچێتە پاڵ دواکەوتوترین هێزە کۆنە پارێزەکانی سەرزەوی کە خاڵی زۆر هاوبەشی لەگەڵ فاشیزمی کلاسیکدا هەیە ئیسلامی سیاسی خاڵی هاوبەشی زۆرە لەگەڵ فاشیزمی کلاسیک لەگەڵ فاشیزمی مۆسۆلینی لەگەڵ نازیزمی هیتلەری داواتە دوای هەتا لە ڕووی مێژوویشەوە یعنی ئەگەر سیرکەین هیتلەر بە دوای هاوپەیمانەتی گەورەدا دەگەڕا لەگەڵ ئیسلامیستەکاندا لەو سەردەمەدا تەنانەت لە سەدەی 19دا ڕاستڕەوە ئەڵمانیەکان پێیان وا بوو ئیسلامیەکان یان موسڵمانەکان دەتوانن بن بە هاوپەیمانی ئەڵمانیە ڕاستڕەوە ناسیۆنالیستەکان لە دژی گەلیجوو چەپ ناتوانێت پۆتێنسیالی ئەنتی جوو دژە جوایەتی لە ناو ئیسلام و هێزە ئیسلامی سیاسەکاندا ببینە هەر لەبەر ئەوەیە کە دەبینین دەچینە ناو خۆپیشاندانای خەڵبەت من ناچمە ناوم جۆرە خۆپیشاندانانەوە بەڵام کە چاودێری دەکەم دەبینم کاتێک کەسێک بە عەرەبی بە تورکیان بە فارسی گوتارێک یان سلۆگانێک یان دروشمێکی قوڵ ئەنتی جوایەتی ئەنتی دژی گەلیجوو نەک دژی سیاسەتی ئیسرائیل وەکو دەوڵەت بەڵکو لە قوڵاییدا دژی خەڵکی جوو دەڵێنەوە چەپ لە پاڵیاندا دەیڵێتەوە بەبێ وی لە کۆنتێکستەکەی لە سیاقەکەی لە وردەکارەکانی تێبگا ئالێدا پەیمانێتێکی ناموقەدەس لە بینی هێزێک کە پۆتێنشەڵی فاشیزمی تێدایە لەگەڵ هێزێک کە لە ڕووی مێژوویەوە دژی فاشیزمە دروست دەبێت ئەم چام هاوپەیمانیە ئەمڕۆ لە ناو بەشێک لە چاودێران بەتایبەت هەتا ئەوانەی چەپیشن تەنانەت بەشێک لە ڕۆشنبیران و بیرمەندانی چەپ وەکو هاوپەیمانێتێکی قێزەونی ناموقەدەس سەیر دەکرێت بەڵێ کاک پێشڕەوە ئاخر چۆن ئەو ئاڵوگۆڕە بەسەر کۆلۆنیالیزم و ئیمپریالیزم و دەسەڵاتی ئەو وڵاتە جلهێزانە هاتووە بەو شێوەیشە ئەو ئاڵوگۆڕە بەسەر ئیسرائیلیشە هاتووە ئەگەرچی جووەکان لە جەنگی جەهانی لە دوای جەنگی جەهانی و دەورانی جەنگی جەهانی دووەم کەوتنە ژێرزەختی هتلێری فاشیستی و لێک زۆر لە وڵاتانی حتا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ ڕێزیان پێکرا دوایەوە کە چوونەوە لە وڵاتی فەلەستینیان لەوێ وڵاتی ئیسرائیلیان بنیاننا ئەو ئیسرائیلیانە ئەو ئیسرائیلیانە ئەو سەردەمەنین ئەمانش ئێستا بەنەوەی خەریکن ئەگەر چاو لە نەخشەی ئێستەی فەلەستین بکەی هیچی نەماوەتەوە تقریبا لەچاو ئەو کاتێک ئەو دەوڵەت پێکاتووە ئایا حەقەکە بەرامبەر بە دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتی ئیسرائیل نەک خەڵکی ئیسرائیل بەرامبەر بە دەوڵەتی ئیسرائیل کە دەوڵەتێکی مەسهەبی و یەهودیە ئاوا هەڵسو کەوت بکرێت ینی لە بەرامبەری ئاراواسێ بۆ ئەوەی کە ئاوا لەگەڵ خەڵکی فەلەستیناوە هەڵسو کەوتەکات دەڕاستیدا من نەمدەویست بچمە ناو وردە و کاری ئەو بابەتەوە چکە بەرنامەکەمان پەیوەندی بە بڕوانگەی چەپ و پرسیینەتەوەیەوە هەبوو تایبەتش کە پێم خۆشە بینە سەر پرسی کورد چەپ چۆن بەڵام بە کورتی ئەر بۆ ڕوونکردنەوەی دەکەم سەرەتا پێویستە ئەوە بڵێم ئەمە ڕواگەیەکی کۆمپلیت دژە جوایەتیە کە پێی وایە دەوڵەتی ئیسرائیل
جوەکانن خەریکی لە ناوبردننی عەرەبن ئەوەی هیتلەر بەرامبەر بە جوو کردی ئێستا جوو بەرامبەر بە عەرەب دەیکات بەرامبەر بە عەرەبی فەڵەستینی دەیکات ئەمە ڕاست نییە لەبەرەوەی ئەمە ڕوانگەیەکی ئەنتی جوایەتی لە پشتەوەیە بەشێکی زۆری جوەکانی دنیا دژی ئەم داگیرکاری و یان ئەوەی کۆلۆنیالیزمی نیشتە جێکەری ئیسرائیلی ئێستا دەوڵەتی ئیسرائیل کە دەیکات لەمڕۆوە ڕخنەیەکی زۆر لەسەر سیاسەتی کۆلۆنیالیزمی نیشتە جێکەری ئیسرائیلی هەیە بەڵام چەپ هینی پێنیە چەپ ڕوانگەیەکی ڕوونی بۆ چارەسەری ئەو پرسە پێنیە بۆ نمونە بەشێکی زۆری چەپ بڕوای بەوە هەیە کە پێویستە دەوڵەتی ئیسرائیل هەڵوەشێتەوە لەبەرەوەی دەوڵەتی جووە ئاینیە کۆنزەرڤاتیڤ و ڕاستڕاوەکانە هەڵبەت ئەمە بە هاوپەیمانێتی تازە دروست بووە ئەوەی بە ڕابەتی ناتانیاهو هەتا پێش هێرشی حەماسیش بە ماوەی نزیکی 2 مانگ لە شقامەکانی ئیسرائیل هێزە چەپ و لیبراڵەکان بە تەواوی لە دژی ئەو حکومەتەن و هەتاکو ئیستاشیان ئەگەرچی ئێستا دۆخی جەنگی ڕاگەیەندرا و خەڵکێکی زۆر دەخرێتە زیندانەوە کەس باسی ناکە کە چۆن لە ناوخۆی ئیسرائیل ئەم حکومەتە خەریکی گرتن و سەرکوتکردنی خۆپیشاندەرانی ناوخۆی ئیسرائیلە لە دژی شەڕ هەروەها لە دژی ئەم حکومەتەش بەڵام کەس هەڵبەت هیچ کەسێک تەرکیزی لەسەر ئەمە نییە بەڵام بە فراوانی سامەڕوو دەهێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل گەورەترین خەڵات بوو بۆ نەتانیاهو دەرچوو حکومەتەکەی لە سەروبەندی ڕووخاندندا بوو حکومەتە ڕاستڕەویەکەی نەتانیاهو بە تایبەتیش کە نەکرد تەنها لە ناوخۆی ئیسرائیل لەسەر تاپای جیهان جووەکان هاتوونەتە سەر جادە سەر شەقامەکان کە ئەم حکومەتە نابێت حکومەتێکی دیموکراسی کە پرسی فەڵەستینیش بە شێوەیەکی دیموکراتیانە حەلبکانێک لە ڕێگای جەنگەوە ڕۆژێک لە ڕۆژان دەرفەت هەبوو ئەگەر هەبوو کە پرسی فەڵەستین پرسی دوو دەوڵەتی بێتە ئاراوە بەتایبەت لە 1960 دا ئەو لە سەردەمی پەیماننامەی بێلفۆردا ئەو کاتەکە خاکی فەڵەستین زۆر فراوانتر بوو لێی ئێستا زۆر گەورەتر بوو لێی ئێستا من بڕوام وایە ئێستا ئەم پرسەش بۆتە پرسێکی مەحاڵ بۆیە من ناچمە ناو وردەکارەکانەوە خۆشم پسپۆڕ نیم تێیدا و شارەزانیم تێیدا بەڵام هەڵوێستی چەپ بەوەدا کە جوو نابێ دەوڵەتی هەبێ جوو نابێ وڵاتی هەبێ ئیسرائیل پێویستە هەڵبوەشێنرێتەوە لەبەرەوەی ئیسرائیل داگیرکەرە ئەمە هیچ ڕوانگەیەکی ڕوون و استراتیژی واقعیمان لەسەر بارودۆخەکە پێناڵێ تەنها دروشم گەلێکە کە کۆماری ئیسلامیش دەیڵێ ئێمە نەخشەی ئیسرائیل لەسەر نەخشەی زەوی دەسڕینەوە ئیسلامیستە سیاسیەکانیش دەیڵێن لەبەرەوە ئەمە ئەگەر چەپ ئەمە دووبارە کاتەوە عادەچێتە ناو ئەو هاوپەیمانێتیە نامقەدەسەی کە لەگەڵ ئیسلامیەکان هێتی و ئەمڕۆ باز دەکەن من وەکو خۆم وەکو ڕوانگەی خۆم باوەڕم بە هەبوونی دوو دەوڵەت هەیە ئەگەرچی بە مەحاڵی دەزانم ئێستا بە زۆر زەحمەتی دەزانم بۆ گەلی فەڵەستینی و جوەکانیش پێویستە دەوڵەتی خۆیانیان هەبێ و لەناو دەوڵەتی خۆیاندا بە ئارامی و ئاشتی بژین هەروەها لەبەرەوەی ساڵهای ساڵە ڕاوەدوو دەدرێت جینۆسایدی گەورەیان لەسەرکراوە هەروەها فەڵەستینیەکانیش مافی ڕەها و بنچینەیی و سەرتاسەری و تەواوەتیان هەیە بۆ ئەوی بە ئازادانە بژین لە خاکی خۆیاندا لە وڵاتی خۆیاندا بژین بتوانن گەشە بە کولتور و سیاست و ئابووری و پەروەردەی خۆیان بدەن ئەمە مافێکە کە من باوەڕم پێێتی خۆ من ناتوانم بیدەم بەڵام باوەڕم پێێتی ئەوە چۆن باوەڕم بە هەمان مافی ڕەهاشەیە بۆ کورد کە پێویستە کورد بە تەواوی لە وڵاتانی وەکو ئێران و تورکیا و عراق و سووریا جیا ببێتەوە دەوڵەتێکی یەکگرتووی دەوڵەتێکی نەتەوەیی یەکگرتووی سەر بەخۆی خۆی دروستکە لە ناوخۆی خۆیدا گەشە بە بنچینەکانی کولتور و سیاست و ئابووری و پەروەردە بدا باقی دیکە ئەوەی دەمێنێتەوە ئایا ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەو دەوڵەتە دەکەین وەکو کورد لە ناو خۆدا دەوڵەتێکی سۆسیالیستە دەوڵەتێکی ناسیۆنالیستە کۆنزەرواتیڤە هەر شتێکە چۆن خەباتی بۆ دەکەین دەبێت ئەرکی خۆمان نەک دەرەوەی خۆمان بۆمان دیاریکەن لە کتێبەکەتان ئایا ئاماژەتان بە ڕۆزا لوکزامبورگ کردووە لەسەر پرسی پۆلۆنیا ئەو بۆ خۆی هەم جوو بوو هەم خەڵکی پۆلۆنیاش بوو ئەو لە مەسەلەی سربەخۆیی پۆلۆنیا باسیەوە ئەکات کە خەڵکی پۆلۆنیا وڵاتێکی زعیفە لەباری ئابووریەوە ناتوانێت لەسەر پێی خۆی ڕاوەستێ و بۆ هاوپەیمانی چینی کرێکار لە ئاستی هەموو رووسیا باشەوەیە پۆلۆنیا شان بەشانی چینی کرێکات پرۆلتاریای رووسیا پێکەوە بن و بۆ ئەوە بتوانن خەباتی یەکگرتوانە سەرکەوتوانەی چینی کرێکات ببەنە پێشەوە ئێمە ئێستا لە بینی چەپەکانی ئەو وڵاتانە بە تایبەت لە ئێران و لە تورکیا و لە عێراقیش زۆر هاوشێوەشتی وا بینین کە هاوپەیمانی
لەگەڵ چینی کرێکاری ئێران یا چینی کرێکاری تورکیا یاکو عێراق سووریشتا ئەندازێک باشەوەیە کە ئێمە ئەو هاوپەیمانیە بکەین بۆەوە ئەو ڕزگاریە ئەبێ بە پشتیوانێکیش بۆچی بۆ مەسلەی نەتەوەی لە ئەو وڵاتانە یعنی بۆ پشتیوانێکی قایمتر بێت ئەمە چەندە ئەتوانێت کۆمەک بکە بۆ پرسی نەتەوەی لەم وڵاتانە حل بکرێت. سەرەتا پێی ساماژەوە بکەم ڕۆزا لوکسمبۆرگ بیرمەند و سیاسەتمەدار و شاعیر و نووسەر و ڕۆماننووس و وەرگێڕ و ژنێکی چالاکی خەباتگێڕی بەرزەفڕی خاوەن شکۆیە لە مێژووی مرۆییدا. زۆر دەگمەنە مرۆڤی وە هاوەکو ڕۆزا لوکسمبۆرگ دووبارە ببنەوە بۆ ئەوەی کە ئەو قسانەی کە من لە کتێبەکەمدا لە ڕوانگەی پرسی نەتەوەییەوە ڕەخنەم لەسەر ڕۆزا لوکسمبۆرگ نووسی و لێرەشدا باسی دەکەم کە ڕوانگەکەی بۆ هەڵەیە بۆ مانایە نایەت کە ڕۆزا لوکسمبۆرگ کۆی بیرکردنەوەی ڕۆزا لوکسمبۆرگ هەڵێ بەبێگومان ڕوانگەی ڕۆزا لوکسمبۆرگ بۆ دیموکراسی سیاسی ڕوانگەیەکی زۆر مرۆییتر زۆر دیموکراتیتر زۆر باڵاترە لە ڕووی بەهاییەوە لە ڕوانگە سنترالیستیەکەی لینین کە دوایی دەرەنجامی حیزبێکی تاکڕەوی سەرکوتکاری بەدوادادێ کە سەرجەمی وڵاتانی دوای یەکێتی سۆڤێت لە ژێر یەکێتی سۆڤێتیشدا دەبن بە کۆمەڵێک حزبی کۆمۆنیستی سەرکوتکار کە بێگومان ئەگەرچی لینین ڕەخنەگر بووە بەرامبەر بە برسانە بەڵام لینین لە گوناحیش بەدەر نییە سەبارەت بە سنترالیزەکردنی حزب تاک حزب و سنترالیزەکردنی تاک حزبیش لە ڕێگای کۆمیتە مەرکەزیەوە لەسەروی کۆمیتە مەرکەزیشەوە ڕابەر کۆمیتەی ناوەندیەوە ڕابەر وەستاوە. ڕۆزا لوکسمبۆرگ زۆر دیموکراتیتر لە لینین پێشبینی ئەو کارە ساتەی کردبوو کە پارتە کۆمۆنیستەکان تێی دەکەون لەبەر ئەوە جەوهری سۆسیالیزمی بەستبەوە بە دیموکراسیەوە بەبێت دیموکراسی سۆسیالیزم بەدی نایەت بە پێچەوانەی لینینیستەکانەوە بەڵام بەوە بەو مانایەنات کە ڕۆزا لوکسمبۆرگ لە پرسی نەتەوەییدا دروست بوو بێت. کێشەی ڕۆزا لوکسمبۆرگ ئەوە بوو کە ڕاستە بۆ خۆی جوو بوو ڕاستە بۆ خۆی پۆڵەندی بوو بەڵام بۆ مانایە نەدەهات کە ڕۆزا لوکسمبۆرگ ڕوانگەیەکی ڕوونی چ بۆ رووسیا و چ بۆ پۆڵەنداش هەبوو بێ لەسەر پرسی نەتەوەی. ئەو کاتە کە دەڵێت پۆڵەندا وڵاتێکی هەژارە لە ڕووی ئابوووریەوە ناتوانێت سەر بەخۆی خۆی ڕابگەێنێ وڵاتێکی کۆنزەرواتیڤە ناسیۆنالیستی توندڕەوی تێدان ئەو سەردەمە نەبوو کە رووسیا لەناو کۆمۆنیزمدایە یان شۆڕشی ئۆکتۆبەر ڕوویداوە سەردەمی تزاری سەردەمی توندڕەوترین و هەتە دواکەوتوترین ئابووری ئەوروپاشە سەردەمی سەرکوتکارترین دەوڵەتیشە لەناو ئەوروپادا سەردەمێکە کە تەن ئەگەر لەگەر ڕۆزا لوکسمبۆرگ ڕوانگەیەکی ڕوونی سەبارەت بە هەلومەرجی جووەکان لە رووسیادا هەبوایە ئەگەر شۆڕشی ئۆکتۆبەر ڕووی نەدایە ئەو کارەسات و جینۆسایدە لەسەر گەلی جوو لە ئەڵمانیا ڕوویدا دەکرا پێشتر لە رووسیا ڕوودا لەبەرەوەی زۆر پێش ئەڵمانەکان ڕووسەکانی ژێر هەژمونی قەیسەری زۆر توندڕەوتر بوون بەرامبەر بە جووەکان. ڕۆزا لوکسمبۆرگی جوڕانگەیەکی ڕوونی نەبوو لە خەیاڵێکدا دەژیا لە پەیوەندی بە پرسی نەتەوەییدا پێی وابوو کە رووسیا زۆر گرنگە دەتوانێت لە پرۆلیتاریە هێتا رووسیش تێ نەدەگەیشت یاخود لە سیاست و ئابووری رووسیش تێ نەگەیشت بوو کە بتوانێت پۆڵەندا یا بواتە ئەوەندە دیموکراتی خواست بێ کە بەیەکەوە بتوانن شۆڕشکەن پۆڵەنداشی تر دەبێتە شامی شەریف و هەرچی تەکنیکە پێشکەوتوەکانی گەشەی سەرمایەداریە لە رووسیا دەگوازرێنەوە بۆ سنتەرەکانی پۆڵەنداشی تر پۆڵەندا دەتوانێت لە ڕووی ئابووریەوە گەشە بە بنچینە ئابوووریەکانی خۆیدا اینجا پرۆلیتاریای پۆڵندیش دەبێتە پرۆلیتاریایەکی سیاسیتر و ڕێکخراوتر و سەربەخۆتر اینجا شۆڕش بە دژی هێرشدە سەربەرەکانی ناو پۆڵەندا دەکە حکومەتی شورایی و دیموکراسی کرێکاری لە پۆڵەندا دەمەزرێت. مێژوو سەلماندی ڕوانگەکەی ڕۆزا لوکسمبۆرگ هەڵەبوو لە مەسەلەی پرسی نەتەوەییدا لەبە ئەم ڕوانگەیە هەڵبەت گواستراوەتەوە بۆ ناو چەپەکانی ئێمەش چەپەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دیاریکراوی بەس یەک خاڵ پێویستە ئێمە لە بیری نەکەین. یەکێک لە هەڵەکان ئەوەیە کە یەکێک لە ناڕوونیەکان ئەوەیە کە بووەتە بیانوویەک چەپی وڵاتانی ئێران و تورکیا و وڵاتانی عەرەبی سەبارەت بە پرسی کورد بەکاری بێنن ئەو ناڕوونیە لە پەیوەندیدا بە پرسی نەتەوەییەوە کە لەناو چەپدا هەیە ئەمەیان قۆستۆتەوە بۆ زیاتر ناڕوونکردنی پرسەکە لە پەیوەندیدا بە کوردەوە. خاڵێکی دیکە کە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە هەموو ئەم ڕوانگانەکە دروست بوون کە پێویستە کورد چەپی کورد
یاخود ئەوەی ئەوان پێی دەڵێن چینی کرێکاری کورد کە بوونی نییە لە ڕاستیدا بەهۆی ئەوەی کە تا ئێستا پەیوەندیەکانی سەرمایهداری لە شارە کوردیەکاندا لەو شارە کوردیانەی کە لە ژێر داگیرکاری تورکیا و ئێران و سووریا و عێراقدان ئێستا کە هەڵبەت عێراق تۆزە دۆخەکەی جیاوازترە هیچ دەرفەتێکی گەشەی پیشەسازی نەبووە لەبەرەوە چینی کرێکار دروست نەبووە بەمانایەک لە ماناکان ئەگەر ڕوانگەی ئەو ڕوانگە کلاسیکی کە بۆ چینی کرێکار لە سنتەرە پیشەسازی خۆراواییەکان هەیە بیهێنین لە کوردستان لە شاری سنە و سلێمانی و هەولێر و ئامەد و مەهابات و بانە و بۆکان پیادە ناکرێ یان لە حەسەکە و لە عەفرین و لە بۆ کۆبانە پیادە ناکرێت لەبەرەوەی کە بە سیستماتیک لە 100 ساڵی ڕابردوودا ئەم دەوڵەت نەتەوانە خەریکی لە گەشە خستنی یاخود دروستکردنی بربەز لە بەردەم گەشەی ئابووری کۆمەلگای کوردستاندا بوون کە دەرفەتی چینی کرێکاری تێدا دروست نەبوو بەڵام ئەو خاڵێکە لە بیرم نەچێ باسی کەم سەرتاپای ئەم تیۆرانە بە پێچەوانەی ڕۆزا لۆکسمبۆرگەوە لەلایەن چەپی کوردەوە دانەڕێژراون کە پێویستە کورد هاوپەیمانی چیاخۆت ئەوەی پێ دەڵن چینی کرێکاری کورد هاوپەیمانی یان لەگەڵ چینی کرێکاری ئێرانی لەگەڵ چینی کرێکاری تورکی لەگەڵ چینی کرێکاری عەرەبی بمێنێتەوە هەمویان چەپینەتەوە سەردەستەکاندایان ڕشتون ڕێک بە پێچەوانەی ڕۆزا لۆکسمبۆرگەوە لینین پێچوانەی لۆکسمبۆرگ بوو دەیوت من وەکو چەپی وڵاتی سەردەستکە رووسایە من ناتوانم بێم ئامۆژگاری ناسیۆنالیزمی پۆڵەندی بکەم ئێوەی چەپی پۆڵەندی پێویستە خۆتان ئەم ئەرکە بگرنە ئەستۆ واتە ئێوە خۆتان باشتر جەوهەری ناسیۆنالیزمی پۆڵەندی دەناسن بەڵام تا ئەو کاتەشی ناسیۆنالیزمی پۆڵەندی خەبات بۆ سەربەخۆی دەکا ئێمە وەکو چەپی وڵاتی سەردەستکە رووسیا پشتیوانی لە ناسیۆنالیزمی پۆڵەندی دەکەین بەس ڕێک بە پێچەوانەکەی لە لای ئێمە ڕووەدا ئەوەی کە قسە بۆ کورد دەکات چەپی فارسە کە لە تارانەوە دێ چەپی تورکە لە ئەنقەرە و ئەستەمبوڵەوە دێت چەپی عەرەبەکە لە بەغداوە دێ یاخود لە دیمەشقەوە دێت ئەم دێت قسە بۆ تۆ دەکات لەبەرەوە کە 2 ساڵ پێش ئێستا ناوم لە وتارەکەی خۆمنا ئایا چەپی کوردیش دەتوانێت بدوێت بۆ نمونە ئەوەی تا قسەی بۆ چەپی کوردکردم تیۆرانەی بۆ داڕشتووە باسی ناسیۆنالیزمی بۆ کردو باسی چینی کرێکاری بۆ کردو باسی هەلومەرج و زەرورەتی مانەوەی کوردی لەناو ئەو دەوڵەت نەتەوانەدا بۆ کردو چینی واتە چی بووە نوێنەری چەپی نوێنەری نەتەوەی سەردەست بووە بە بێگومان ئەگەر مێژوو ڕێگە بدا یاخود ئەوەی کە من لەم چەند ساڵی ڕابردوودا هەوڵم داوە لێرە و لەوێ یان لە کتێبەکانمدا کاری لەسەرکەم سەرجەمی ئەم چەپانە ڕیشەی قوڵیان لەناو دوو شوێندا هەیە یەکەم لەناو ناسیۆنالیزمی سەردەستەوە دێن واتە دانەبراون لە ناسیۆنالیزمی دەوڵەت نەتەوەکەیان بۆ نمونە بە هیچ جۆرێک چەپی تورکی و چەپی فارسی چەپی عەرەبی دابڕاونیە لە ناسیۆنالیزمی دەوڵەت نەتەوەکەیان دوو ئەو پرسەی کە پێی وایە ئەم وڵاتانە لەژێر هەڕەشەی ئیمپریالیزمدان لەژێر هەڕەشەی ئیمپریالیزمی ئەمریکیدان بە دیاری کراوی کە ئێستاش لە دوای دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل و بەهێزبوونی هەڕەشەی ئیسرائیل لەسەر ئەم وڵاتانە هەیە لەبەر ئەوەیە کە هەتا دەمینین چەپێکی دیاری وەکو چەپێکی ئێرانی دیار وەکو حەمید دەباشی کە لە ئەمریکا مامۆستایە و وەکو تیۆریزەکارێکی ئەمڕۆژ لە ئاستی جیهانیدا ناوبانگی دەرکردووە لە ڕیفراندۆمی هەرێمی کوردستاندا کە لە 2017 کرا هەڵبەت خۆم زۆر ڕەخنەگر بووم بەسەر ئەم ڕیفراندۆمەوە بۆ بزانم هەر کەسێک گوێی لە من بێ و من ببینێ و دەزانێت کە من سەرسەخت ڕەخنەگری ئەو ڕیفراندۆمە بووم بەڵام حەمید دەباشی لەو سەردەمەدا تیۆرێکدا دەڕێژێ بە ناوی ڕیفراندۆمی هەرێمی کوردستان وەکو بە ئیسرائیلیکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئامانجەکەی لێدانە لە ئێران بۆ مانایە لاوازکردنی ئێرانە کردنەوەی هێڵێکی نوێیە بۆ هاتنی ئەمریکا تەنها ئێران لەو ناوچەیە کە بووە بەهۆی کە ئیمپریالیزمی ئەمریکی شکست پێهێناوە ئێرانە ئێران لاواز ببێ ئیمپریالیزمی ئەمریکی یەک پارچە دەبێتە هێزی یەکەمی سەرتاپای زەوی کەواتە ئێران گەورەترین بربەستە لە بەردەم دەسەڵاتدارێتی ڕاهاو بێ سنووری ئەمریکا ئەمە چەپدای دەڕژێ ئەمەش دابراونیە لەو ڕوانگەی کە مەنسوور حکمەت لە تارانەوە دێتە ناو چەپی کوردەوە دێتە ناو سنە و دێتە ناو زرگێز و سلێمانیەوە لە ناو چەپی کووردا بانگەشە بەوە دەکە کە ناسیۆنالیزم شەرمەزاریە بۆ مرۆڤایەتی باشنێ چەپی کورد فێریەوە دەکات کە ناسیۆنالیزم شەرمەزاریە بۆ مرۆڤایەتی دەوڵەت نەتەوە باوی نەماوە بەڵام لەکوێ لە سلێمانی و لە زرگێز و لە سنەدا کە دەوڵەت نەتەوەی لێ نییە لە سەرەتاوە ئەمەی لێ نییە
بەڵام هیچ چەپێکی تورکی یاخود هیچ چەپێکی ئێرانی یاخود هیچ چەپێکی عەربی دوای مەنسوور حکمت نەکەوت کە بڵێ دەوڵەت نەتەوەی فارس ناسیۆنالیزمی فارس و تورک و عەرەب شەرمەزاریە بۆ مرۆڤایەتی ئەمان هاتن کوردیان فێریەوە کرد کوردیانەوە دروست کرد دوور خستەوە کە دەوڵەت باوی نەماوە کورد ئێستا خۆی ئەم قسەیە دەکات دەوڵەت باوی نەماوە سنوور باوی نەماوە سەردەمی سنوورەکان کۆتاییان پێ هاتووە سەردەمی بێ سنووری دەست پێ دەکات دەوڵەت بۆ نمونە هەتا لە بەشێک لە تیۆرەکانی کەجەکە و هاوڕێیانی پەکەکەشدا گرفتی زۆر قوڵ لەمڕۆ سەری هەتاوە کە پرسی سنوور پرسێکە کۆتایی پێ هاتووە بەڵکو پرسی بێسنووری دەستی پێکردو پرسی کانتۆنەکان و کۆنفیدرالیزم دەستی پێکردو کە ئەمە هیچ بچووکترین ڕاستی تێدانێ لە ڕووی مێژوویەوە لە ڕووی واقعی سیاسی جیۆپۆلیتیکی ئەمڕۆوە هیچ ڕاستێکی تێدانێ تەنها کوردیش باسی ئەم پرسە دەکات کورد باسی ئەمە دەکات کە دەوڵەت باوی نەماوە کە سنوور باوی نەماوە لەم ڕوانگەیەوە لە نووسراوەکانی ئۆجەلاندا لە هەندێک شوێندا تەنانەت دەوڵەت نەتەوە دەکرێتە دێوەزمەیەکی نادیار کە دەبێتێتە سێبەرێک دەکرێتە دێوێک کە بەرپرسە لە هەموو ئەم کارە ساتانەی کە بەسەر مرۆڤ داهاتوون بەسەر هەتا تەنانەت جینۆسایدی ئەرمەنەکانیش ناڕاستەوە خۆ دەبەسرێتەوە بە دەوڵەت نەتەوەەوە واتە تورک لەوێدا بەرپرس نییە لە جینۆسایدی ئەرمەن بە دیاریکاری ئەتا تورک بەرپرس نییە یاخود دەوڵەتی عوسمانی بەرپرس نییە دەوڵەت دەتەوە کە فۆرمێکی نوێ دروست بووە بەرپرسە هەر لەبەرەوە چەند ڕۆژێک پێشی سا لەگەڵ یەکێک لە لایەنگرانی تیۆری کۆنفیدرالیزمی دیموکراتی دانیشتبووم لە بەرلین کە نامەی دکتۆراکەی لەسەر ئەم بابەتە دەنووسێت لە زانکۆی بەرلین دەینووسێ بە منی دەوت ئەگەر ئێمەی کورد هەڕێک خۆشی کووردە بۆ نمونە ئەگەر بمانێت دەوڵەت نەتەوەدا بمەزرێنین وەکو ئەڵمانە نازیەکان و وەکو تورکەکان ئێمەش جینۆساید لەسەر گەلانی کوردستان دەکەین باشنێ ئەمە شتگەلێکە کە لە دەرەوەی کوردەوە فێری کورد کراوە کورد خۆی نەگەیشتۆ بەم واقعی کە بێت ئەم تیۆرەدا بڕۆژن جا لەبەرەوە ئەم ڕوانگەی ئەم ڕوانگەی چەپە ئیکۆنۆمیستی ڕۆزا لۆکسمبۆرگ لە بەش تێپەڕیوە لە لای چەپی وڵاتانی ئێران و تورکیا و عەرەبستان وڵاتانی عەرەبی زۆر لەوە تێپەڕیوە بەرەو کارەساتی زۆر خەتەرناکتر و ترسناکتر ڕۆیشتووە لەم ڕوانگەیەوە ئەرکی من بە درێژایی ئەم چەند ساڵە ئەوە بووە لە ڕوانگەی فەلسەفی و سیاسی و مێژووی و کولتوری و سایکۆلۆژی و سۆسیۆلۆژیەوە چەپی کورد بخەمە سەر پێی خۆی چەپی کورد ڕاستە کاک پێشڕە و کاتریشمان زۆر نەماوە با پرسیارێک لەم بابەتەوە بکەین ئێوە ئەڵێن دەوڵەتی فەلەستین مەحاڵە پێکێنانی دەوڵەتی فەلەستین مەحاڵە بەڵام لایەکی ترەوە ئەڵێن دەوڵەتی کوردی ئەبێ پێک بێت و هیچ بە دەوڵەتی کوردی جیاوازەکانی ئێران و عێراق و سووریە و تورکیە هیچ کە ڕادینین ئەڵێ دەوڵەتێکی نەتەوەیی پێک بێت ئەمە چەندێک مەحاڵە بۆ شێوا گەرەکرێت وەزە بە کورتی چونکی پرسیاری تریشم ماوە من ناڵم دەوڵەتی فەڵەستین دەوڵەتێکی مەحاڵە دروست ببێت دەڵم ئێستا دۆخەکە زۆر قورستر بووە هەروەها ناژڵم دەوڵەتی کوردی ئێستا پێویستە دروست ببێ بۆ نمونە لە شەو ڕۆژێکدا بە ئەم شەو چاومان کردەوە بەیانی کە لە ئەم شەو چاومان داخست و بەیانی لە خەو هەڵسان دەوڵەت دروست بۆ ئاڵای هەیە و پاسپۆرتی هەیە و چیتر سەربازی ئێرانی و تورکی و عەرەبی لە وڵاتانی لە ناو شارە کوردیەکاندا نایەن و ناچن و کورد پاسپۆرتی خۆی پێ و لەسەری نووسراوە کۆماری کوردستان یاخۆت بڵم چی دەوڵەتی کوردستان هەتا دوایی ئەمانە منەوە بەجارێ بشتێکی ناواقعی دەبینم لە ئێستادا بەڵام وەکو باوەڕم پێێتی هەتا ئەم باوەڕم بۆ فەڵەستینیش هەیە یعنی ئەوە نییە کە بڵم نیمە بەڵام کە دەڵێم مادام باوەڕم پێێتی کەواتە پێویستە کاری بۆ بکرێ کارکردن مەرج نییە ئامانجیش بەدی بهێنێ بەڵام وەکو پرەنسیپێک کە ئەمڕۆ مرۆڤایەتی لە دوای سەردەمی لە دوای ڕوخانی فیودالیزمەوە لەگەڵ سەرهەڵدانی سەرمایەداری کە ئەمە 350 ساڵە مرۆڤایەتی تێدا دەژی سەردەمێکە سەردەمی خۆبەڕێوەبردنە سەردەمی هەبوونی سنوور و سەردەمی هەبوونی سۆڤەرێنیتی و سەروەریە لە مێژووی مرۆڤایەتی لەم سەردەیەدا دەبینین هەموو مرۆڤەکان بە هۆی هەبوونی سەروەریەوە توانیویانە گەشە بە کولتور و بە ئابووری و بە کۆمەڵێک بنچینەی خۆیاندن کورد بە تەواوی لەم مافە بنچینەیە بێبەش کراوە من وەکو پرەنسیپێکی دیموکراتی وەکو کوردێکیش بڕوام بەوە هەیە کە
ئەم سەروەریە وەک چۆن ئەڵمانێک چێژی لە وەردەگرێ، وەک چۆن ئەمریکیەک چێژی لە وەردەگرێ، وەک چۆن بریتانیەک و فەڕەنسیەک و عەرەبێک و تورکێک و ئێرانیەک چێژی لە وەردەگرێ، پێویستە کوردیش هەیبێ، پێویستە فەڵەستینیش هەیبێ. چۆن ڕووەدات چۆن ڕوز ئەوەی وایە سەر ڕووی داوە لە ڕۆژاوە لە کوردستانی ڕۆژاوە ئێمە بینین کە هەر لە ئەو کانتۆنانە بریتین لە بەشێکی هەرە زۆری نەتەوە و ئەتنیک و ئاینی جیاواز پێکەوە ئێستا کە تورکیە تەمانەیە بە خەریکە ئەو دەستکەوتە لە ناو ببات پێکەوە ژیانیان کردووە و توانیانە خۆبڕێوەرێکی دموکراتیکی باش ببەنە پێشەوە کە هەموو بەشدار بن بە شێوەیەکی دموکراتیک هەر بۆ شێوە بۆ خۆتان ئاماژەتان پێکرد. ئەمە بەحث باس لەسەر ئەوەی کە ئیمکانی شتەکەیە ئایا شتێک ئێستا ممکنترە بۆ نەتەوەی کورد بۆ ئەو بتوانێت ئەو مەسەل حەلکە ئەوە مهمە یاکو ئەوەی کە هەرپادا بگرێت لەسەر باسی سەربەخۆی استراتیژە باسی ئەم جۆرە لە پێکەوە ژیان و یاخود نەک پێکەوە ژیان ئەم جۆرە لە خۆبەڕێوە بردنانە پرسی تاکتیکە، پرسی ڕاگوزەرە، پرسی قۆناغا، واتە نابێت ئێمە پرسی قۆناغی ڕاگوزەر لەگەڵ پرسی ئامانج تێکەڵی یەکتر بکەین یاخود لەگەڵ پرسی استراتیژی تێکەڵی یەکتر بکەین. پرسە استراتیژیەکە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بەدیژنەیە بە ئاسانی دەبێ وەکو خۆی بمێنێتەوە کە پرسی سربەخۆیی کووردە مرۆڤی کورد لەو چوارچێوە جوگرافیانەی کە خاکی کوردستانە زمانی کوردیە کولتوری هاوبەش و بیری هاوبەش تێدا باڵا دەستە ڕووبدات. بەڵام پرسە تاکتیکیەکان یاخود قۆناغی ڕاگوزەرەوەی کە لە ڕۆژاوا ڕووەدا من بە گرنگی ێزانم ئەوەی کە لە هەرێمی کوردستانیشدا بە هەموو خراپیەکانیەوە کە ڕووەدا بە هەموو گەندەڵیەکانیەوە بە هەموو شکستی سیاسی و شکستی ئابووری و کولتوری دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە ڕووەدا هەر بە شتێکی قۆناغێکی ڕاگوزەری گرنگی ێزانم بۆ داهاتوو. لەم ڕۆوە ناڵم ئێستا کە پێویستە لە شەو ڕۆژێکدا دەوڵەت ڕوودا، بەڵام سەبارەت بەوەی ڕۆژاواکە لەژێر هەڕەشەدایەوە ئەمانە من بڕوام وایە ئێمە من و بەڕێزی شت نازانم تا چەند من وەکو خۆم هیچ ئاگاداری ڕاستە و خۆی بارودۆخی ڕۆژاوانیم نازانم لەوێ چی ڕووەدا، نازانم هیچ زانیاریەکم نییە، هیچ وردەکاریەکم پێ نییە ئایا بەڕاستی دەسەڵات دیموکراتیە یان دیکتاتۆریە، ئایا بەڕاستی نەتەوەکان بەیەکەوە خۆشحاڵانە بەیەکەوە دەژین یان هێزێک لەسەریانەوە ویان لێ دەکا بەیەکەوە بژین یاخود دۆخی جەنگی و ترسی جەنگ و مەرگ و ژیان وای لێکردوون بەیەکەوە بن. من هیچ زانیاریەکەم نییە. دوو جۆر لە ئاراستە دێنە دەرەوە زانیاری دێنە دەرەوە لەسەر ڕۆژاوا یەکێکیان لایەنگرانی نەیارانی ڕۆژاوان کە من باوەڕیان پێ ناکەم ئەوەی دەیڵن، دووەمیشیان ئەمانن کە پروپاگەندە بۆ ڕۆژاوا دەکەن باوەڕ بەمەشیان هەر ناکەم. لەبەرەوەی لە دۆخی جەنگیشدایە لەبەرەوە لە دۆخی هەڕەشە و نەمانیشدایە ڕۆژاوا و پارچەی کوردستان بەتایبەت کە بە بەردەوامی لە ژێر هەڕەشەی فاشیزمی داگیرکەری تورکی و هێزە توندڕە و تیرۆریستە ئیسلامیەکاندایە مانەوەی ئەم بەشەی کوردستان و بەرگریکردن لەم بەشەی کوردستان ئەرکێکی مێژووی هەر مرۆڤێکی کوردە لە هەر شوێنێک بێ ئەرکی مێژووی و هەنووکەی هەر مرۆڤێکی ئازادی خواز و چەپ و لیبراڵە لە سەرستاسەری زەوی کورد بەیان کورد نەبێت. لەبەرەوەی ئەمە نەتەوەیەکن پارچەیەکی کوردستانە خەڵکێکن بڕیاریان داوە ئازادانە خۆیان بەڕێوە بەرن لەژەر داگیرکاری هێزە بیانیەکاندا نەژێن چه عەرەب بێت چ تورک بێت چه ئێرانی بێ بەڵکو لەو چوارچێوە جوگرافیەدا بمێنەوە کە خۆیان ناویان لێناوە ڕۆژاوا خۆیان ناویان لێناوە ڕۆژاوا کوردستان هەتا دوای ئەمانە هەموو ئەمانەشی کە لەوێ دەژین پێویستە ئازادانە بەیەکەوە بژین. یەک خاڵ بیرمان نەچێ لە داهاتوودا دەکرێت قسەی لەسەرکەین ئەوەی کە زۆر جا دەگوترێت خاڵێک دەوترێت گەلانی کوردستان بڕۆم وایە لە ڕووی مێژوویەوە چەمکێکی هەڵەیە لەبەر ئەوەی کاتێک دەگوترێت گەلانی کوردستان لەم شوێنانە بەیەکەون و بەتەنیشتیەکەون چەمکێکی هەڵەی مێژوویە ناچێتە ناوبردەکاری مێژوویەوە پێمان ناڵێ گەلانی کوردستان ئەم خەڵکانی کە هاتوونە ئێستا لە گوندیان هەیە شاریان هەیە بەڵام کورد نین لەوێ دەژین ئایا ئەمە بە شێوەی سروشتی و لە ڕووی مێژوویەوە بە شێوەی سروشتی ڕوویداوە یاخود لە دوای دروستبوونی دەوڵەت نەتەوەی تورکی و ئێرانی و عەرەبی ڕاگواستن و شوێنگۆڕکەی گەلانی پێکراوە؟ بەڵێ پێشڕەو شوێنگۆڕکەی گۆڕینی دیموگرافیا لە ئارادایە
بەڵام ئاخر دێڕی من ئەوەیە نابێ ئەمە ببێتە بیانوویە کە ئێستا ئەم واقع ئامێژوی ڕوویداوە بێتە بیانوویە کە کورد هەوڵدا لەگەڵ ئەمانە نەژی بەڵکو باشترین ئیرادە کە کورت تا ئێستا پیشانی داوە جیاوازتر لە نەتەوە سەردەستەکانی ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کورد پۆتەنشیەڵ و هێزی ناوەکی تێدایە ئاشتیانە لەگەڵ نەتەوەکانی دیکەدا بژی. بڵێ ئەم باسە تەمان باسێکی زۆر بەڕاستی گرنگە باسکردن لەسەری ئەم بۆ کتێبەی ژوایەوە بۆ خۆتان نووسیتانە بەڵام من کاتی بەرنامەم زۆر نەماوە ئەگەر بکرێ ئێمە بتوانین لە دەرفەتێکی ترا بە تێروتەسەلی قسەی لەسەر بکەین. من ناتوانم لەوە زیاتر بە بەرنمەکەمی دامە بدەم. زۆر سپاس بۆ بەژاریتان لەو بەرنمەیەدا کاک پێشەوە. زۆر سپاس بۆ ئێوەش کاک محیا. زۆر مەمنونم بۆ بەژاریتان. بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم جارەی بەرنامەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەت خوازم.